کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بڕیاریاندا لە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بکشێنەوە. لە ڕاگەیەنراوێکی هاوبەشیدا کۆمەڵ و گۆڕان بە پێویستی زانن ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە و حکوومەتێکی کاتی پێک بهێنرێت و پێشگیریش لە داواڕەواکانی خۆپیشاندەران دەکەن. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆری سەرکی مەلا فەرمان محەممەد ئەندامی جیباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە هەولێریشەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ڕاگەیەندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەیاندا کۆمەڵ و گۆڕان باسەوە دەکەن چەندین ساڵە خەبات دەکەن بۆ بەرپاکردنی حکمێکی ڕەشید و نێشتنی گەندەڵی و چەسپاندنی شەفافیەت و گۆڕین و بەدامەزراوەکردنی سیستمی حکومڕانی و بێلایەنکردنی دەسەڵاتی دادوەری. کۆمەڵ و گۆڕان ئەوەش دەخەنە ڕوو بەشداریکردنیان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم بۆ ئەوە بوو سیستمی حکومڕانی و پرسی سیاسی لە هەرێم ڕاست بکرێتەوە و ڕۆڵیان هەبێت لە پرسی چاکسازی و ڕیشەکێشکردنی گەندەڵی. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بە شێوازێکی بەرفراوان درێژیان بە گەندەڵی سیاسی و ئابووری و داراییدا و بەدەر لە یاسا ماوەی 2 ساڵی تریان بۆ سەرۆکی هەرێم درێژ کردە و پەرلەمانیان پەخست و کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمیشان ئیفلیج کرد و شەراکەتی ڕاستەقینەشیان قبوڵ نەکرد و ئامادەش نەبوون چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدەن. کۆمەڵ و گۆڕان لە ڕاگەیەندراوەکەیاندا ئاماژە بەوە دەکەن کە عەقڵیەتی شکست خواردووی دەسەڵاتداران هەرێمی تووشی قەیرانێکی گەورەی دارایی و ئابووری کرد. بۆی سیاسەتی ناواقیع و عینادی ئەنجومەنی باڵای ڕفراندۆمیش کوردستانی تووشی هەرەسێکی مێژووی سیاسی و سەربازی و معنەوی و ئابووری بووەوە. کۆمەڵ و گۆڕان بازەوەش دەکەن کە دوای ڕیفراندۆم ویستیان دەرفەتێک بدەنە دەسەڵات بۆ ئەوەی بەدەم قۆناغەکەەوە بێت و پێشنیازی حکوومەتی کاتیان کرد کە ئەرکەکانی بریتی بوون لە کارکردن بۆ باشترکردنی بژێوی خەڵک و وتوێژ لەگەڵ بەغدا و کارکردن بۆ هەڵبژاردنێکی پاک بەڵام وەڵام نەدرانەوە. کۆمەڵ و گۆڕان لە ڕاگەیەندراوەکەیاندا دەژڵێن بڕیاریان داوە لە حکوومەتی هەرێم بکشێنەوە و بە پێویستیشی دەزانن ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە حکوومەتێکی کاتی پێک بهێنرێت. پشتیوانیش لە هەموو داواکاریەکانی خۆپیشاندەران دەکەین لە چوارچێوەی خەباتی مەدەنیدا. لە کۆتایی ڕاگەیەندراوەکەیاندا کۆمەڵ و گۆڕان ئاماژە بەوە دەکەن هیچ پاساوێک نییە بۆ کوشتنی خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکانیش بەرپرسیارن لە پاراستنی گیانی خۆپیشاندەران و ئیدانەی سووتاندنی بارەگا حکمی و حیزبیەکانیش دەکەین و بۆ بەدیهێنان و تێپەڕاندنی ئەم قۆناغەش لە خەباتی مەدەنی بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک مەلا فەرمان بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بۆچی ئێوە بەشداری کابینەی هەشتەمتان کردووە بۆچی ئەمڕۆژ بڕیاری کشانەوەتان لەم کابینەیەدا؟ سەرەتا دڵتەنگی خۆم دەرە بڕم بۆ خوێنی ئەو لاوانەی کە بەنەحەق ڕژە بەڕاستی لە خۆپیشاندانەکانە ئەنجاچ لە ڕێزی خۆپیشاندانەکان دەخۆ لە هێزە ئەمنیەکانە و هیوای چاکبوونەوەش بۆ بنیارەکانە خوازم. دیارە لە سەرەتای دروستبوونی کابینەی هەشت بزوتنەوەی گۆڕان ئەو کاتە بە حزوری جەنابی کاگمەشوان ئەوە بوو کە پێمانوە بوو کوردستان پێویستی وەوەیە کە خەڵک زۆر ماندووە بەحەسێتەوە و چەند ساڵێکی ئارام و پێکەوە بتوانین بە هاوکاری لەگەڵ حیزبەکانی ترە کابینێ دروست بکەین، بتوانین سیستەمی حکومڕانی لەم وڵاتە بگۆڕین و قۆناغی ئۆپۆزیسیۆنمان تاقی کردبووە و ئەوەش تاقی بکەینەوە لەگەڵیان هاوکاری ببین. بەڵام هەوڵەشی زۆرمان نا، بەڵام بەداخەوە کاتێکە گەیشتە سەر جومگە ئاساسیەکە کە باز لە سیستەمی حکومڕانی دەکرێت، باس لەوا کرێت کە ئەم سیستەمە ئەم حکومڕانیە لە حکمی حیزبیەوە بکرێت بە حکمی میلەت و هێزی پێشمەرگەیەک بخرێ و هەموو بەفعلی بکرێت بە سیستەمێکی مۆدێرنێن. لەوە دەست پێکرا کە 4 حزب ینی پرۆژیان هەبوو بۆ مەسەلەی سیاست یاسای سەرۆکایەتی هەرێم بگۆڕدرێ. کاتێکە هاتە ئەو مۆزوعە پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ینی دەکرا ئسلوبی تر بەکاربێنێ، ئەوش دەکرا لە پەرلەمان زۆری نەدروست بکات، نەیەڵێ ئەو پرۆژێ تێپەڕێ،
پرۆژەی حازر بکردای بەڵام بە پێچەوانەوە پەنای بردە بەر بەکارهێنانی ئەو هێزە سەربازی کە بە قسەی دەو دەکات ئەمە خەتەرەکەی لێرە و ئەو وەسعی کە دروست کرد پەرلەمانی هەموو خەڵک دەزانێت پەرلەمان داخراوە وەزیرەکانی گۆڕان وەدەررا ئەمە دەرکەوت کە بە فعلی حکمڕانی لەگەڵ ئەم دوو حیزبەیە بە تایبەتی پارتی و لەگەڵ یەکێتیشە قورسە چکە بۆ ئەوەی کە معارەزە ئەویست بزوتنەوەی گۆڕان لە ناویاندا ئەویست کەەوەی چاکسازی بکرێنی سیستەمی حکمڕانی بگۆڕێ ئەمە قرس بوو بۆ ئەوان بێنە پێشەوە چکە بۆ یەکێ لە پایەکان ئەوەیە کە ئەبێ هێزەکە و خۆی پێشمەرگە هێزی نیشتیمانە یعنی نیشتیمانیە بەڵام لە چوارچێوەی سیستەمەشی نیشتیمانیە ڕێک بخرێ ینی لە یەک هێزە نەهاتنە پێشەوە ئیستەژوە دیارە چۆنە کاتێکە ئەو وەزع بوو هەر ئەوسا بزوتنەوەی گۆڕان بە حزوری کاگمەشوان نیشتەما بوو بە مسودەی ئەوەنرا باز لەوە کرا چی لەم حکومەتە بکەین بمێنین تیای و بەڕاستی مسۆکەدان درا کە زۆرێنش لەگەڵ ئەو بکە سەح بکەینەوە لەو حکومەتە ئەوسا ببینەوە بۆ ئۆپۆزیسیۆن بەڵام تا کاتی مووسڵیشن پێمان وا بوو لەبەرەوەی هاتنی داعش وجودی داعش کە هەڕەشەیەکە بۆ سەر کوردستان بۆ سەر عێراق بۆ هەموو ئەملا کاتەکەی گونجاو نییە و حتا لە سەردەی پێشەوەی بڵێن مووسڵ ئازاد بکرێ پێمانەوە بوو با بوەستین تا مووسڵش ئازاد دەکرێت مووسڵ ئازاد کراوە ئەوە دوای ئەوەش ئێمە محاولێکی زۆرمان کرد لەگەڵ پارتی وێچێتیە بە هاوکاری لەگەڵ کۆمەڵە پرۆژەماندانێ و چەند جارێک کۆبنیان لەگەڵ کرا زۆر کرا کە بێین چاکسازی بکەینەتی نەیان کرد هەتا بڕوا بکە ینی بە جۆرێک لە هەندێک کۆبنەوە جوابی پرۆژەکانیان داوەتەوە کە ڕەنگە جوابی یەشێکە کە ئەسڵەن بەتەنگ میلەتەوە نەیە ئەسڵەن بەتەنگ نیشتیمانەوە نەیە بۆیە گەیشت ئەو قەناعەتی کە ئەو مسودەی کە پێشتر دامان نبوو بۆ سەحەبکردن لە حکوومەت کشانەوە و ئێمە بێ قەراری لێبین بەڕاستی یعنی ئەوە نەبێ بیرۆکە هین ئێستا بێ نابیرۆکە هی ئەو ڕۆژەیە دوای ئەوەی کە ئێمە لە حکوومەت دەرکراوی بەڵام بۆ جێبەجێمان نەکردووە لە بەدووە یەکیان ئەوە ڕژانی لەسەر هەرێمی کوردستان بووە هێزی پێشمەرگە لە بەرەکانی شەڕبوونە داعش لە وجودی هەبووە دوو چەند جارێ فرسەتیان بینیە بۆەوەی بەڕاستی بە هۆشی خۆیان بێنەوە بەڵام بۆمان دەرکەوت نەخێر ئەم دەسەڵاتە بەڕاستی ئەم دەسەڵاتە لە سایەقێکەسێ سایقی ئۆتۆمبیلێک چەند جارێک دامی پێکرد بێ وەری گەڕانی بێ ماوەتەوە ئەتر هەموو سەرنشینەکانی شەل و سەخت کرد ئەم دەسەڵاتە گەشتنە و قەناعەتی کە لەو سایقە ئەچێ بۆ یەکاتی ئەوە هاتووە بەجددی بەرێکی وا دروست بکەین بێنە دەر لە حکوومەت بەرێکی فراوان نیشتیمانی دروست بکەین بۆی ئیجازەکەی لێ سەحەب بکەینەوە سوپاس دەکەم ئێستا مۆڵەتەکەتان لێ وەرگرتەوە ئەوە خەریکی ئەوەین بەڕاستی خۆمان بە بەدیلی بزانین و ئەو مۆڵەتی لێ بزانین چیتر ئەمە سەر ئەمڕۆ ماڵوێستتان لەگەڵ کۆمەڵە سەرەتای وەرگرتنەوەی سەرەتایەکە بەڵێ سپاس دەکەم دواتر ڕێم بۆ لای بەڕێز ئەگەر بچینی هەورێ لای کاک سەلیم کۆی کاک سەلیم زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمێ و پرسیارش لە بەڕێستان بکەم ئێوە بۆچی بەشداریتان کردووە بۆچی ئەمڕۆ بڕیاری کشانەوەتاندا من بگوێم لە بەرپرسێکی پارتی بوو باز دەوەکە کە ئەگەر بستنەوەی گۆڕانی ژغەدری لێکرابەوەی کە وەزیرەکانی مەسەرەن پێشتر نێردرانەوە ماڵەوە خۆی وەکو کۆمەڵ وەزیرەکانتان نەنێردرانەوە تا دوێنێش ئەمڕۆژ بەردەوام بوون هۆکاری چی وای لەوێ کرد کە ئێوە پاشەکشێ لەم حکوومەتە بکەن بەناوی خوای گەورە و میهرەبان سەلام و ڕێزم بۆ جەناب تومیانە بە ڕێزەکەت و بە تەواوی بینەران و لێرەسەوە پرسە و سەرخۆشی بۆ کەسوکاری شەهیدانی خۆپیشاندانەکان وای گەورە سەبووری کەسوکاریان بدا و شیفا بۆ بریندارەکانش بنێرن ئینشاءالله. وەڵا دیارە ئێمە کاتی خۆی کە بەشداری لەو حکوومەتە بووین لەبەرەوە 4 ساڵی پێشووتر ئێمە ئۆپۆزیسیۆن بووین 6 پاکێزماندا بۆ ئەم حکوومەتە لە کۆتای دەرچوونی نەتیجەکانی هەڵبژاردن سەرۆکی حکوومەت هات بەسەر لایەنەکانەوە بە تایبەتی ئێمە و بزوتنەوەی گۆڕان و برایانی یەکگرتوو کە ئێ لە ئۆپۆزیسیۆن بووین باز لەوە کرا کە ئێوە پاکێستان هەیە و داوای چاکسازیتان کردەوە ئێمە ئامادەین چاکسازی بکەین و هەر لەسەر ئەو پاکێزانەی ئێوەش چاکسازی دەکەین. ئێمە بەڕاستی جۆرێک لەوەی کە دڵمان پێخۆش وتمان بار جۆرێک بێ ئەگەروان چاکسازی بکەنەوە ئێمە ئامادەیمان دەربڕیوە بەڵام ئەو چاکسازیە وەکو بڕی هەر لە گۆڕندرا و بیانووی بۆ دێنرایەوە و لەسەر ئەوەی کە ئێمە وعدمان پێدرا بوو چەندمان بدەنێ و چەندمان دەنێت جارە
6 مانگ ساڵێک لەسەرەوە گرفتمان هەبوو دوای ئەم حکومەتە ئامادەی هیچ نەبوو ینی چاکسازیەکان لەسەر ئەوە ساسە بکە کە ئێمە لە 6 پاکێزی ڕابردووە داوەتمانێ پاشانش دیارە شەڕی داعشی بەم لادەنە ئێمە لە 2 ساڵی یەکەمە کە زانیمان چاکسازی ناکرێ ئێمە بەڕاستی حیزب و حکوومەت لە ئەساسا بۆ دامەزراوە خزمەتی خەڵک بکە ئەگەر هەر حیزبێک و هەر حکوومەتێک لە خزمەتی خەڵکانە بێ کەواتە پێچەوانەکەی ڕاستە بۆ بەرژەوەندی شخصی و ئەو حیزبەش دەبێت کە نایە خزمەتی خەڵک بکایانی بۆیە ئێمە بەڕاستی وەکو ئیمامی عەلی دەفەرمێ ئەدار و مع الحەقی حەیث ما دار ئەمە لەگەڵ حەقا دەسوڕێن بۆ کوێ بێ ئێمەش دەبێ وابینیانی بەرژەوەندی خەڵک لەوە ببینی لەنا حکومەت بین تێدا دەبین بەرژەوەندی لەوە بێ لە دەرێ بین بە تاکید ئێمە ئاوی لێ ناخۆینەوە لە دەرێ دەبین بەڵام ئێمە لە دەرێ و لە ناوێ لە خەمی ئەو هەرێمی کوردستان داین چۆن ئۆپۆزیسیۆن بووین لە خەمیدا بووین بۆی چاکسازی بکرێ و پاکێزمان داوتنێ و زۆر بە دەرسۆزانە هاتوتینە پێشێ لە ناو حکومەتیش بە هەمان شێوە دەبینن کە ئێمە چۆن کارمان کردووە و ئێستاش لە ئۆپۆزیسیۆنیش بە هەمان شێوە دەمانەوێت دەرچەیەک بدینینەوە کە ئەم هەرێمی کوردستانە لەو قەیرانەی کە تێی کەوتووە کە قەیرانێکی گەورەیە و لەوەی هەرێمەکەشی لە سەردانین ئێمە پێمان وابوو کە ئێمە بەرەیەک دروستکەین و هەم خەڵکیش سەرگەردان نەبێت چکە ئەگەر هەموو لایەنەکانیش لە ناو حکومەت بن و ئاڕاستی خۆپیشاندانم بە ئاڕاستەیە بێ کارێکی خەتەرە ینی بەڵێ زۆر باشە بەس بۆچی ئێوە لەم تەوقیتەدا و بڕیارەتاندا بە هاوبەشی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کە لە کابینی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان بکشێنەوە بۆچی لەم تەوقیتەدا یاخ وەکو سەرکردایەتی خۆتان پێشتر ئەو بڕیارەتاندا بوو یاخودەوە وەڵامێکە بۆ داواکاری و خۆپیشاندانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن؟ نایمە پێشتریش هەر بڕیارمان هەبوو و لە دیراسە بووین لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کە ئێمە دەبێت چارێک لەو وەسع بکەین ئەوە دوای ریفراندۆم ئەو قەزەی بەسەر هەرێمی کوردستان هات و 16 مانجی بەسەرا هات و نیوەی کوردستانمان لە دەستدا ئێخۆ ناکرێت قیادەی و حیزبانەوەات بە دیاریەوە دانیشن بزانن کەی دەسەڵات ئێستا لە هەوری ئەوەدا کە پشتیوانی نێودەوڵەتی بژێڕێتەوە بۆ هەرێمی کوردستان کە سەردانی هەر وڵاتێکی دەکەن تەکید لەسەرەوە دەکەنەوە کاکە ئێوە پابند بن بە دەستورەوە لەگە حکومەتی عێراقی ڕێککەون ئێمەژەوە 2 مانگە چاوەڕێ دەکەین بەڵێ پێشەوە ئێمەش لە حکومەتە بە وەسعبین کە نتوانین 1 بەرمیل نەوت بۆ خەڵک دابین بکەین نتوانین 2 سعات کارەبا بۆ خەڵک دابین کە هەر بڵێ نییە ئەم پێم وایە ئەمە وەکو بڵێ سەرگەردانکردنی خەڵکەوە بێمەنەتکردنی ئەو خەڵکەیە بەلای کەمەوە ئێمە و هەستیش دەکەین بەڕاستی خۆ بەرچاوی خەڵکەوە دیارە ئەم قەیرانە نا حکومەتی گرتوتەوە قیادەی حکومەتی نا حیزبی ناو حکومەتی گرتوتەوە و نەو بەرپرسانەی گرتوتەوە ناو حیزبانەی کە بە پارتی وێچێتی تا ئێستا ینی نە ڕێکخراوێک نە کۆمیتەیەکی نەگرتوتەوە بڵێن بابە لەبەر قەیران ئەم ڕێکخراوە لێرە لا دەبین ئەم بەرپرسەبات 10 سیارەی نەبێ 2 سیارەی هەبێ با 100 حیمایی نەبێ با 10 حیمایی هەبێ هیچی نەگرتوتەوە با بە خەڵک سەبر بگرە بەڵام دەبێ ئەگەر قەیرانە لە سەروی حکومەتەوە دەست پێ بکە بۆی بتوانین بەرمیلێنەوت بۆ خەڵکە دابین بکەین ینی بەلای کەمەوە پێویستی بە شیرە پێویستی بە ینی خەستەخانەکانەوە دەبینی وەزعی چۆنە ئێمە ناکرێت بە دیار ئەوە دانیشین و تێڕامینێن بزانین ئەمجا قەزەیەشکەی خەتەرتریشکە حەچیم ئێستا پرسی نێودەوڵەتی لەسەر ئێمە بەڕاستی زۆر سلبیە هەم مەسەلەی UN ئەم ئەمریکا ئەم مافی مرۆڤ ینی هەرێم کەوتۆتە ژێر پرسیار و کاریگەریەکی زۆر گەورەوە بەڵە زۆر باش دەمێ بە کورتی وەڵامی ئەوم دەیتەوە ئێستا مەسەرەی ئەوەی کە ئێوە ئەو ڕێکەوتنتانە بوو بۆ چاکسازی لە کابینێش جێبەجێ نەکراوە زایدن ئەم حکومەتە شکستێنەوە لە وەڵام دانەوەی داواکاریەکانی خەڵک بۆیە ئێوە لەم تەوقیتەدا کشانەوە ئەوە بەشێکێتی بەشی دووەمی بۆ چارەسەرکردنە خۆ ئێمە هەر بکشێنەوە لە ماڵە دانانیشین ینی دەبێت چارەسەرمان پێ هەم بۆ خەڵک و هەم بۆ دۆخە سیاسیەی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو حکومەتەش بە هەمان شێوە چکە یەکێ لە داوەڕەوەکانی خەڵک ئەوەیە کە کاکە بژێوی چارەسەرکەوە و لانانەی بۆ نانە دەرێ ئەگەر پێتان وایە حکومەت نیەتی و
یان حکوومەتەتی و نایدا ئێمە بەشێک لەوەی هەم پارتی و یەکێتیش گلەیان لێ دەکردین ڕۆژانە کە ئێوە مادام ڕەخنەتانەیە و ئۆپۆزیسیۆنی قسە دەکەن بچنە دەرێ لە حکوومەت ئێمەژەوەمان ئاتۆتینەدەوە لە هەمان کاتشا پرۆژەمان دەبێن بۆ چاکسازی هەرێمی کوردستان و هەم بۆ قەیرانە سیاسیەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە دەبێت بەڕاستی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی تریش بێنە سەرخەل لەسەرەوەی پرۆژەیەکی یەکگرتومانە بێ و دەبی خەڵک خۆشکەین بۆ ئەوی بتوانین کە بەڵێ هەنگاو بنێن بەڕاستەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێ لە بەرژەوەندی و ئاڕاستەی نێودەوڵەتیش بێت چکە ئێستا ئاڕاستەی نێودەوڵەتی کا حەکیم هەبوو بە ئاڕاستەی حکوومەتی عێراق و پابندبوون بە دەستورە و حکوومەتی هەرێمیش دەڵێ پابند دەبن بە دەستورە بەڵام ئامادە نییە یەک بڕیاری حکوومەتی عێراقی جێبەجێکەوە بودجەشی دەوێت بەو وەزع گەندەڵیەی کە لە هەرێمە ئەمە زۆر پێچەوانی یەکەن جا ئێمە بۆ ئەوەی کە ئەم هەرێمە کە ئێستا و پرساناتۆتە پێشێ و حکوومەتی عێراقیش لەسەرەوە دەکا کە ئەگە هەرێمێک خەڵک بکوژێ و بودجەی پێدابین نەبێ وەزعێوا بێ بڕیاری بۆ بدا هەری وەشێنێتەوە ئێمە ناکرێ ئێمە هەر لە یەک زێر ڕاوەستین و حیزبانە وەکو با قەزەی ڕیفراندۆم و چاکسازی ڕابردوو لێنەیە بکەوینە بەردەمی شەپۆلێک کە دوایی نتوانین چارەسەری بکەین. بەڵێ سپاس دەکەم کاک مەلەفناگە بگرم و لای بەڕێز جگەر لە بڕیاری کشانەوەتان لە حکوومەت ئێوە ئەمڕۆ کۆمەڵێک بریار تریشتان داوە سەبارەت بە مەسلەی ڕێکەوتتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئەمە چ کاریگەریەکی دەیە بۆچی گەشتن بەمەش لە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانیش دەڵێ مە هەوڵێکی زۆرمانە من ئەو نمونەیەم هاوردەوە یعنی ئێستا کاتیتی بەڕاستی چونکە ئەو لەو سایقاچێ خەریکە سیارەکە بە تەواتی وەرەجێڕ ینی میلەت وەرەجێڕ سەوەری نەگێڕاوەوە چوونیەوە بۆیە دەرچوین بۆیە ئەبێ ئەمانە فریاکەوین نەیەڵین بەڕاستی چکە بووە مەسەن لە هەموو دنیاە ئێستا هیم کرا مەسەن بریتانیا بگرە کاتێک دیڤید کامەرۆن بۆ مەسەلەی کشانە لە پەرلەمانی ئەوروپی کاتێک کە دۆڕانی ئەتروازی هاورد سکەوتی ماناوایە سیاسەتی من لەگەڵ ئەمیان ناگونجێت باشە ئەمە جارێک ئەدۆڕە هەر واز نایانن ینی دوو جارە دۆڕێن واز نایانن کاتی ئەوە هاتوویتر پێیان بڵێ ستۆپیان بیتێ دەربارەی ئەوەی کە ئەوەی یەکێتی نیشتیمانی جارێش کەژەوە فرسەتێ بوو بەڕاستی لەگەڵ یەکێتی نیشتیمانیە هەوڵمانە کە ڕێکەوتنێکی باش بووە گەڵ ڕێکەوتنێ جێبەجێ بکرایە بەڕاستی زۆر لە داواکاری خەڵک جێبەجێ بوو تووشی خوێرانی ئێستا نابووین بەڵام بەداخەوە یەکێتی نەهاتە پێشەوە چکۆ یەکێتی خۆمان دەزانین زۆر پێم ناخۆشە کە وەزعی یەکێتی وایە خۆزگە یەکێتی سەرکردایەتیی یەکگرتو یەک سیاست یەک مەکتەبی سیاسی چکە یەکێتی نەپاراستی یەکێتی ناوێکێتی بە دەردی جەنابی مانجال ئەیوت لە قازانجی بزوتنەوەی کوردایەتیە ینی بەڵام بەداخەوە تووشی ئەو وەزع بوونە یان ئەگەم لە حەزە بکەی ئێمە ینی لەو فترەیە یەکێتی هیچ ئامادە نیە جێبەجێ بکات یعنی هیچ جێلائینە بەعکسی ئەوەوە لەگەڵ ئێمە ئیتفاقی هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کەچی بزانە لەگەڵ پارتیا چی کردووە بەڵام لەگەڵ ڕفراندۆمی کردووە ڕفراندی کردووە سەرکاتی دروست کردووە مەسەلەی پەرلەمانی زیندوو کردوێتەوە کۆمەڵێشتی تری کردووە ینی ئەمانە لەگوێڵ ئەوەشە ئێمە لە بەدووهۆ ئەگەمە لە حەزە بکەن ئێمە وتومانە هەڵی پەسەر هەڵمان نەوەشاندە بۆی هەڵمان هەڵمان نەوەشاندە بۆچی چووکە لەبەر دوو هۆی ئەساسیە یەکیان ئەوەیە کە وەکو ڕێز بۆ گۆڕی جەنابی مامجەلال و جەنابی کاکمەشروان بەڕاستی هەڵمان پەساردو ئەمە هەڵمان نەوەشاندەوە دوو بۆ ئەو کادرە باشانی ناو یەکێتی کە هەن خەڵکی زۆر باشی تایە بە تایبەتی قاعیدەکەی و چاوەڕێ ئەوەین ئینشاءالله ڕۆژێک لە ڕۆژان بەم نزیکانە یەکێتی بێ بە خاوەن سەرکردایەتیەک کە بێتەوە هۆشخۆی و بێ ئامادە بێ ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکات چکە بۆ ئەم ڕێکەوتنە ئەگە جێبەجێ بکرێ بەندەکانی ئەم ڕێکەوتنە زۆر مهمە یعنی حتا پرسی ڕفراندۆمیشی تایە ئەمە فرسەتێ بوو بەداخەوە یەکێتی لە بریێ بێ ئەمە جێبەجێ بکە ڕۆژ بە پێچەوانەوە ینی مەبەستەکە ئەوەیە هەوڵێکی زۆر درا هەم لەگەڵ یەکێتیە و هەم لەگەڵ پارتیە و هەم لەگەڵ نەکاری ئێمە خۆ برانی کۆمەڵی ژیانی خەڵقی تریش بۆ یەگەشتە ئەو قەنەعەتە ینی هەوڵەکان هەموو بە بنبەست گەیشتن و ینی ئەوە نەبێ بەس ئەم دوولایەنە بێ ینی کۆمەڵ و بڵێن بزوتنەوەی گۆڕان بێ نا بانگوا زۆر بۆ ئەمە هەوڵدن بەرێکی بەرفراوان دروست بکەین و لایەنەکان تریش بێت ئەوەی کە ئینە و خەڵکی نیشتمان پەروەر بەشدار بن
خەڵکی ئەکادیمی بەشدار بن و خەڵکی زۆر باش بەس بۆ سەرۆکی پەرلەمان بڕیارتاندا سەرۆکی پەرلەمانیش نەگەڕێتەوە ئێمە دەست لە کار دەکەشێتەوە چی دەکات مەسەڵەن دوای ئەو بڕیارەی ئەمڕۆ خۆی لە ڕاستیە کاتێک کە دەبی بە ئۆپۆسیۆن ینی من بۆ خۆم ناویترم لێ ناوە نەکشانەوە لە حکوومەت ینی بزوتنەوەی گۆڕان بوو بە ئۆپۆسیۆن کە ئۆپۆسیۆن پاکەجێکە بۆی هەیە دایمە ڕخنە لە حکوومەت دەگرێ و نەسیحەتی حکوومەت ئەکا بەڵ لەکوێوە لە ساحەی پەرلەمانەوە بەتایبەتی سەرۆکی پەرلەمانیش و وەزیرەکانمانیش من لێرە ئەمەیە بەڕاستی سوپاسی هەمویان بکەم سەریان بەرز کردین ئەوەنی لە پەرلەمان و لە حکوومەت بوو زۆر بە جوانی لە خزمەتی میلەتا بوون و یەک تۆسقاڵ گەندەڵیان سوپاسی وەزیری پێشووی دارایی دەکەیت ئەمە مۆزوعەترە ئەوەی کە سێرکە ئەمەی کە وەزیری دارایی ئیسەکراوەتەوە بە وەزیر لایدا لە بەردەمەی گۆڕان ئەوەی کە کراوەتەوە بە وەزیر ئەم یاریە کادرێکی یەکێتی نیشتیمانی زۆر بە ویژدانەوە باسی کرد بەڕاستی ئەمە خۆی لە خۆیە ئەمە بە هەندوەرنەکردنی 500,000 دەنگە بۆ گۆڕانیانی چکە بە ئیتفاقی سیاسی کراوە لەسەر ئەوەیە کە خۆ دەزانی ئەمانە هینی سیادین ینی ئەوە مۆزوعێکی ترە بەڵام ئەو ڕەفیقانەی ترمان لە سەریان بەرز کردین و بۆ پۆست و پلە ئەوانە و هەروە ئەوانەی کۆمەڵیش بەڕاستی دەریان خست بۆ ئەمە بۆ پست پلە نییە کاتێک کە زانیان ناتوانن نایڵن خزمەت بەی بکەن هاتنە دەرەوە زۆر باش بەس بۆ سەرۆکی پەرلەمان دەست لە کار دەکێشێتەوە نا سەرۆکی پەرلەمان خۆدانی ئەوە مەقادێکی پەرلەمانی هەیە لەوێ بەڵام وەکو سەرۆکی پەرلەمان نامێنێ چکە بۆ پێمان وای ئەم بەسەن ئێستا بە چه حەقێک سکرتێری پەرلەمان دەرکرا باشە ئەمە ئەو ناحەقیقمان قوبوڵ نییە بەڕاستی بە ناحەقی دەرکرا ئەمەمان بیر ناچێت چکە ناحەقی لە هەر کەسێ بکرێت بزوتنەوەی گۆڕان تاکۆچی لێکات بۆ سەرۆکی پەرلەمانی چۆن ینی پۆستەکە دەدرێتەوە بە یەکێتی و پارتی یاخود چی مەسەڵەن کە ئەمە هی نەبێت ئەوە لای پەرلەمان چکە بۆ ئەم پەرلەمانە خۆ دەزانی درێژکردنەوەکەشی چۆنە و زیندووکردنەوەکەشی چۆنە یەکێک لەو خەرخانەی کە یەکیدی کردوەتی لە ئیتفاقەکە ئەوەیە کە لەگەڵ پارتیا چوو بەبێ گۆڕان و بەبێ ئەوایەتی کردووە پەرلەمانی زیندوو کردەوە و درێژی کردەوە ئەمە یەکێکە لە ئەو تەجربەی کۆنی دووبارە کردەوە مەکارێکی باش نەبوو بۆیە ببوورە ینی هەموو ئەمانە ئێمە فرسەتێکی زۆرماننا و پاشان ینی خۆ دەزانی بۆ زوتنەوەی گۆڕان ینی دەنگ ینی شەقام ئێمە ناتوانین وەزە شەقام بێنی پشتیوانی شەقامیشین و پشتیوانی داواکانیشی ئەەکەین و ڕەنگە لە مەودووە ئەنی بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ کۆمەڵە ڕەنگە بڵێن شێوەی بۆ ئەوەی ئەو وەزعی کە هەندێک کاری هین کراوە بارەگاستانەوەوانە بەتڵەقەن ئێمە لەگەڵی نین تاقەکردن لەگەڵی نین بۆیە ئێمە دوایی ئەگەر مەجال بوو دیارە بەڵێ دوای دێنە سەر بەڵێ ڕەنگە بەرنامەی ترمان بۆ هەبێت سپاس دەکەم دواتر دێنە سەرەوەی کە هەنگاوی داهاتوتان چی دەبێت بەڵێ بەڕێزان ناوبڕێک دواتر دەگەڕێن و لای میوانەکەمان لە هەولێر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە.
ئێستا لە بازارەکاندا برنجی محمود نەماوە شارەکەمە دروستە گەڵ بەڵگەکەی لە دەستداوە کاک ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سەلیم ئەگەر گوڕێمەوە لای بەڕێزت بە بۆ چوونی ئێوە دوایە و هەنگاوی ئێوە بۆ یەکشانەوە لە حکومەت پێتان وایە ئەم حکومەتە خۆی بۆ هەڵبۆشێنێتەوە کە ئێوە ئەمڕۆ لە ڕاگەنراوە هاوبەشەکەشتاندا بە پێویستان زانیوە کە ئەم حکومەتە هەڵبوەشێتەوە و حکومەتێکی کاتی دروست بکرێت پێتان وایە شەرعیەتی ماوە ئەم حکومەتە بەردەوام بێت؟ وەڵام حکومەتە لە 26 ساڵی ڕابردوای چ پێ نەکراوە ئێستا پێم وانێ بەو شێوەیە کە ئێستا ڕێی نێودەوڵەتیش لە سەرەتی و فشاری عێراق و نێودەوڵەتی و هاوپەیمانانیش لە سەرەتی کە نەتوانێت چاکسازی بکە و نەتوانێت هەنگاو بنێ بەقەدەر ئەو وەزعی ئێستاە ئەوە دیارە ینی هەموو وڵاتاناتنە سەرخەت کە داوایان کردکەم حکومەتەمە زەرێنێتی و ڕیفراندۆم نەکە دوای بخا هەر نەیکرد ینی ئەوانەی لە بەرژەوەندی حکومەتایە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ئێستا نایکەن ینی پێچەوانەکەی دەکەن شتێکی زۆر خراپە چکە ئەساسی ئەم حکومەتەگە دامەزراوە بۆ خزمەتی هاوڵاتی دەبێت ئێستا چاو بجێڕێتەوە بە بەرژەوەندی هاوڵاتیانە و بە سیاسەتی داهاتووی خۆی لەگەڵ تەعامل لەگەڵ واقعیت چۆنەکەی واقعی بەسەر هەرێمی کوردستان هاتووە دیارە زۆر لە پێش 16 مانگ جیاوازترە 16 دە زۆر جیاوازترە یعنی ئێمە نیوەی کوردستانمان لەدەست داوە و پرسی نێودەوڵەتی ئێستا لەگەڵ ئێمەیان نییە و بەیاناتمان لەسەر دەردەکەن و ئێستا زۆرێکی تەعامل لەگەڵ عێراقەکەن کە هەموو سیاسەتی نێودەوڵەتی عێراق بۆتە خاوەن سیادەیەک دەتوانێت بڕیار دەرکە بۆ هەرێمی کوردستانە پێم وایە ئەوەی کە ئێستا لە بەردەمی ئەم دەسەڵاتی ئێستادایە ئەگەر ئێستا بە کشانەوەی ئەم لایەنانە زۆرێک بە خۆداچوونەوە بکەوە ئەو ئێمە و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی کەش ئامادەین هاوکاریان بکەین بۆ ئەو پرسەی کە بتوانین چاکسازی بکەین یان دەستکاری بارودۆخی چکە هەرێمی کوردستان ئەم حکومەتە دەبێت لە سەر تاپای دەستکاری بکەیت لە سیستەمەکەی دەستکاری بکەیت ئەگەر نا هەمووی خۆ تا ئێستا هەر بەڕێیان کردووە یعنی دەستکاری چاکسازیان نەکردووە و کە دروستیشیان کردووە لەسەر ئەساسێک دروست نەبووە یعنی لەسەر ئەساس خەڵک وەرنەگیراوە لەسەر ئەساس خەڵک تەقاوت نەکراوە خانەنشین نەکرا لەبەرەوە هەمووی پێویستی بە چاکسازیە بەڵێ زۆر باشە مەسلەی هێزی پێشمەرگە مەسلەی خاریجی مەسلەی نەوت و غاز مەسلەی حدود و مەتارەکان ئەمانە بڵێ و نەرەی ئێستا لەدەست هەرێم نەماوە ئەگەر ئێستا نایداتەوە دەست عێراق بەڵام لەدەست خۆشیان نەماوە ناتوانێت تەعاملی پێوە بکە ئێستا مەتار ناتوانێت تەعاملی پێوە بکە سنوور ناتوانێت تەعاملی پێوە بکە وەزارەتی پێشمەرگە یان دەبێت بێموچەیکەی یان دەبێت ڕەبتیکەی بە وەزارەتی بەرگری عێراقیەوە ینی بۆ ئەمە چی دەوێت ئەمجا چاکسازی لە موچەیە کاکە عەبادی موچەی ملیۆن و نیوە کرد ناداتێ ئەتو ئەو هەموو بندیوارە ئێدەکە کاکە دەوەرە ئەمە پێویستی بە لیژنە دەکا و
لەگەڵ حکوومەتی عێراقیە بگەێنەتی زەیانی بۆ ئەمە چاوەڕێ چ دەکەی یان مەتارەکانی هەولێر و سلێمانی یان دەبێت ڕاوەستێ یان دەبێت بەدەست وانەوە بێ ئێمە شتیوا لە کوێی دنیاە کەواتە ئەمە بەدەست عێراقەوەیە کە عێراق تەعاملی پێ دەکا بۆ هەوڵاتیان سوودی لێ نەبینن ینی بۆیە ئەم پرسانە بەلای پارتی وێچێتەوە قورسە هەنگاوی بۆ بنێن و خەڵکیش بازەکەی دەدا هەرێمی کوردستانیش بازەکەی دەدا ئێمە هاوڵاتیان بازەکەی دەدا ئێمە نامانێت هاوڵاتی بازەکەی بدا با حیزب هەموو خەڵک زەرەری کرد دوکاندار مخاولەکان توزارەکان و خەڵکی مۆزەفی سادە کاکە کرێکار ئێستا کرێکاری بەدەست ناکەوێت ئەی بۆ بەرپرسێک ئامادە نەبێ سیارەیەکی بفرۆشێ بیداتە ئەم خەڵکە بۆ ئامادە نەبێ کە ڤێلایەکی بفرۆشێ بیداتە ئەم خەڵکە بۆ ئامادە نییە دەستکاری یەک شتی خۆی بکە بەڵام خەڵک دەستکاری هەموو سەرۆت و سامان و داهاتی خۆی کردووە من پێم وایە ئەمە گۆڕانکاری ئەساسی دەبێت لێەوە بکرێ بۆ داهاتوش ئەگەر بکرێ ئێمە هەنگاو بنین دەبێت دەستکاری کۆی سیستەمەکە بکەی بۆ ئەوەی کە بتوانی بەرچاوی خەڵک ڕوون بێ هەڵبژاردن لێسەرکەی زۆر باشەکەی ئەی چ دەکەی دەکەواتە ڕوبەڕووی حکوومەتی عێراق و سیاسەتی حکوومەتی عێراقی دەبیەوە کە ئێمە ناتوانین هەنگاوی لەگەڵ بنین بەڵێ زۆر باشە بەڵام ێستا هیچ پاسایەک ماوە بۆ مانەوەی ئەم حکوومەتە کە لە ئاسی ناوخۆ نتوانێت موچە دابین کە خزمەت گوزارە سەرەتایەکان و بەغداش تا ئێستا مامەڵی لەگەڵان ناکات هۆکارێکی حکمت لەوە چیە کە مەسەلەن ئەو دوو پارتە رازی نابن بەوەی کەم حکوومەتە هەڵبوەشێتەوە حکوومەتێکی کاتی پێک بهێنرێ ئەوەی کە پێشترەوە داوەتان کردبوو کارکی دابینکردنی موچە بێ و توێژ لەگەڵ بەغداد بێ کارکردن بێ بۆ هەڵبژارنێکی پارک وڵی ئەوەژ یەکێک لە نەهامەتیەکانی ئەم خەڵکێ و ئەمەرێمی کوردستانی ئەگەنا دەبووە دوای 16 مانگ یەکسەر بیان تا بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی چ لایەنێک دەوێت ئەم حکوومەتە بەڕێوەبەرێ زۆریشیان قانجاز بوو چکە ئەم حکوومەتە ئەم پێم وانەوە بە ئاسانیش بەڕێو چکە پێویستی بە دەستکاریەکی زۆرێ ئەگە بیان کردا دەبووە و کاتە بیان کرداوە ئێستاش بیکەن هەر قانجازیانە لەبەرەوە بۆ خۆشیان ئێستا ئەم پێکاتۆ لە پارتی وێچێتی پێکاتۆ لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ینی بەبەیەکی شنگاونانێن ئێستا سەرۆکی حکوومەت ڕۆیوە دەبووە جێگرەکەی لێرە بێ و مشوری لەم خەڵکە بخواردە ئێستا خەڵک دەکوژرێ و تەقەی لێ دەکرێ و خۆپیشاندان دەکرێ و کارەباینی و ئەمەموو سەرۆک و جێگرەکەی لە دەرەی وڵاتن هەر سەفەرێ بکەن پێکەوە یەخاک بۆ لە دنیاە جێگر بۆیە کە سەرۆک نەما جێگرەکە لە جێی بێ ئەگەنا جێگری بۆ چییە ینی جێگر و سەرۆک هەر پێکەوە بن کەواتەیەکیان زیادە ینی بۆیە ئەمە هەر پێکاتەی ئەم حکوومەتە بەو شێوەیە بە تەوازونێکی بینی پارتی وێچێتی بە ئیتیفاقێکی بینی دووچیان پێکاتووە لەو قەیرانەی ناوخۆش دەرناچن ینی ئەم دوو بەڕێز کاگنێچیر و کاقوبادە دەتوانن چاکسازی لە ناوخۆشیان بکەن دەتوانن هەنگاو بنێ لە ناوخۆیان ئەوانەی کە کردویانە لە ڕابردوو ڕازی دەبێ پێم وانێ لێ ڕازی بێ بۆیە دەکەوێت بەردەمی خەتەرێکی گەورەوە بەرامبەر بە عێراق و بە فشارەکانی نێودەوڵەتی ئەمە ئەگەر نەکرێت بەڵام ئەگەر بیان کردایە هەر بەلای کەمەوە بەمل ئێمەیان نابێنە بیان تا ئەمە با ئەم دوولایەنە بیکەنم چاکسازیانە لەوەی هەنگاوێکی باشتر بووە خەڵکیش چاوەڕێی دەکرد بەستانە خەڵک چاوەڕێ دەکا نە حکوومەتی عێراقیش وەکو بڵێ ئەمەلی ماوە بەو چاکسازیانە و ئەوانش پیان ناکرن پێم وانێ پێ چکە بۆ ئەم هێزانەوە ناتوانێت هیچی دەستکاری بکە بەڵێ سپاس دەکەین مەلەفرۆگە بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێستا ئێوەش ئەو داواکار ئەمڕۆ لە ڕاگەنداوە بەشەکە داوای هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە دەکەن بەڵام هۆکاری چیەکەوان ڕازی نابن بە هەڵوەشانەوەی حکوومەتە ئێستا ڕایەوەی کە لە ئاسی ناوخۆ بۆ موچە بۆ خزمەت گوزاریەکان شکستی هێناوە وەڵام من ئیزافە بۆ قسەکانی کاک برای بەڕێزم کاک سەلیم هەندێک تەوزیح حەدەم سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان جەنابی کارمەشوان تی ئەم دەسەڵاتە دووشتی بەدەستەوەیە درۆ و دراو یعنی ئەوەی کە کرا درۆکە ئاشکرا بووە یعنی تا ئێستا بۆ خەڵک درۆکە ئاشکرا بووە و بەرەو چۆی بردووە ماوەتە و دراوەکە ژوردە وردەوە خەریکە لە دەستان ئەبێتەوە دراوەکەش بەشی ئەوەنە بۆ خۆیان ماوەتەوە جیاوازەکە لە بین چیە ینی جیاوازەکە لەوەیە مەسەن بۆ نمونە جیاوازی لە بینی بزوتنەوەی گۆڕان یا کۆمەڵ لەگەڵ ئەم دوو حیزبەی دەسەڵاتە چییە ئەم دوو حیزبەی دەسەڵات پیان وایە تەمەندرێژیان بە دەسەڵاتەوەیە یعنی ئەگەر دەسەڵاتیان لێ بستنیتەوە دەسەڵاتیان نەبینە ئەتر ئەپوچێنەوە بە پێچەوانەوە یعنی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئێستا بەبێ ئەوەی لە حکوومەتی شابن
بەبێ ئەوەی لە دەسەڵات ببێتشن هەرگەشیان کردووە چکە بۆ لێرە ڕەوابوونی ئەو پەیامەی کە هەرێک لەمانە هەڵی گرتووە ئەمە مهمە چکە بۆ ئەوان دەستیان بە کورسیەوە گرتووە مەسەن بۆ نمونە سەرۆکی پەرلەمان کاک یوسف کە لەگەڵ کاک مەسعودە کاک مەسعود چووکە ناشەرعی بوو چەند هاواریان کرد بۆ هین کاک یوسف وەکو سەرۆکی پەرلەمان هەرمایەوە بەڵام کاک مەسعود نابرا یعنی جگە لەوەش بە سەبر و تەحەمولی بزوتنەوەی گۆڕان چکە کارەکەی ڕەوایە و ناشێوێ وەزعەکە دەکات بە سەبر و تەحەمولی هەموو پەیامەکانی گۆڕان وا وردە هاتە دی کارەکانیشی ئەمە لایەکی تر ئەنی ئەو ڕێگانی کە فعلەن بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتیان لێ بسەنیتەوە پارەکەیان لێ بسەنیتەوە چەند ڕێگایەکەیە ئیستا بۆتە چوار ڕێگا مەسەڵەن فشاری دەرەکی نەبایە ڕەنگە کاک مەسعود وازی نەهاوردای بەڕاستی بەڵام فشاری دەرەکی وای کرد ئێستاش ملاحەزە بکەی فشارە دەرەچەکان کە ئەڵێ کاتێکە خراپیە نەکەین کاتێ ئەڵێ کاک قوباد و کاک نێچیرە پەیامێکە بۆ هەردوو مەکتەبی سیاسی ئەم حیزبانە ئەوە دوو گەنج دێن بەڵام لە عینی کاتیشە ئەڵێت بە خەڵکی کوردستان ئەڵێ بۆ تا هەڵبژاردنە بۆ واشەڵێت بەداخەوە ئەمە لێرەیە من ڕخنە لە بزوتنەوەی گۆڕان و لە کۆمەڵ و لەوان ترجاگرم لەبەر ئەوەی بەدیلێکی وا حازر نەبوو بەڕاستی ئەگەر بەدیلێکی وا حازر باە ڕەنگە نەیوتایە ئێستاش وا ئەگەڕێ باش ئێستا قوربان ڕێیەکانی تر ئامادەیە عەرز دەکەم چوە خەڵک لێمە پرسیە باشە ئەوە ئێوە بوون بە ئۆپۆزیسیۆن ئەی لەمە دووە چکە بۆ ئەم دەسەڵاتە گۆڕینی ئەم دەسەڵاتە بە چەند ڕێگەیەکە بێت یانی فشارە دەرێژەکان هەیە و ئەوە ناشرین بوونیان لە ئاسی بەغا و لە ئاسی دنیای دەرەوە و دەرکەوتنی درۆەکانیان بۆ خەڵک دەرکەوتووە ماوەتەوە فشاری جەماوەری ئەوە فشارە جەماوەریەکە لە زیادبوونە ئەم فشارە جەماوەریە بەڵام ئەرچی بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵە ئەوەیە کە چۆن کارێکی وا بکات ئەم فشارە وەکو فشارێکی مەدەنی بەردەوام بێ و ئەم فشارە دوور بێ لە تونوتیژی و ئەم فشارە ببێ بە هۆکارێکە ئەم دەست چۆن بە دەسەڵاتە دا بدە ئەمە ڕێگەیشتر پەرلەمانە بەڕاستی وەزعی پەرلەمانەکە ئەوەیە ینی و ئەگە بتوانین خۆزۆرین لە پەرلەمان دروست بکەین ئەو ساتوانین سەحبی سیقە لە پەرلەمان لە حکوومەت بسەنیتەوە ئەمە قورسە چکە بۆ خەباتی پەرلەمانی لەم هەرێمە ئێمەیەکە دەژێ پرسیارەوە ئەمە ڕێگەیشتر ئەوەیە ڕێگەی هەڵبژاردنە من پێم وایە ئەم جارە و ئەبێ بزوتنەوەی گۆڕان و کۆماڵ زۆر ئاگادار بن و لە هەموو ئەوانەی کە دێنە ئەو بەرە زۆر ئاگادار بن لەوەی کە ئاگاداری ناوەتە زیورەکان بن لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئاگادار بن و چی بکەن لەگەڵ عێراق مەسەلەن عەبادی قسەی زۆر معقوڵی کردووە ئەڵێ ئەو هێزانی کە خاوەنی چەکدارن کە من تەسەوورەکەم لە بەغاش کێشەی گەورە دروست بێت لە بینی شیعەکانە نابێ بەشدار بن لە هەڵبژاردنە مەسەن ئەمە پارتیوێشێتیژە بێ ئەبێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ لەگەڵ ئەو بەرێکەکە ئەم دژماڵگرن داکۆچی لەمە بکەن جگەرە ئێمە ناڵین ئەمە لای خەڵک وان نەزانێ ئێمە وابزانین بەغا بەهەشتی بۆیە بۆ ئێمە نا بەڵام ئەمان جەهەنمیان بۆمان دروست کردووە یعنی ئەم دەسەڵاتی ئێرە جەهەنمی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە یعنی کاتێک کە ئێمە ئەڵین ئیسلاح لە کوردستان ئیسلاحی سیاسیەکەین و بەدیلی ئەم دەسەڵاتین لە عینی کاتشا ئەڵین بەغا ستۆپ بکە مافەکانی خەڵکی کوردستان و هی ناوچە دابڕاوەکان بە پێی دەستوری عێراقی ئەمانەوێ باشە بەس ئێستا ئێوە بوونەتە بەدیل بۆم دەسەڵاتە دوای کشانەوە تانەیە ببنە بەدیل دەتوانن ئەو ڕێگانی کە من باسم کرد باش و هەموو ئەوانە ئێستا کێروی بوون بەدیل بەرەوبەرزیە چکە بۆ ئایا تۆ من تەسەور ناکەم ئینشەڵا ئەتوانن حەز دەکەم سبەی ئەم حکوومەتە موچەی هەموو فەرمانبەران بە منیش خۆ پێشمەرگەیشی دیێرینم موچەم وەرنەگرتووە موچە هەموو بە کارەبا چاکە مەکتەب چاک بکە نظام چاک بکە منیچم لێ ناوێ خۆ خەڵک چی ئەوێ بەڵێ سوپاس دەکەم بەڵام تا ئەمانە ناتوانن بیکەن لەبەرەوە بەڵێ بەدیلەکە ئێمەین
و کارێکی بیبین بەدیلی لەو ڕێگە شەرعیانەی کە لەبەردەستمان. سپاس دەکەم. کاک سەلیمە گەبگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە هەنگاوی داهاتووتان چی دەبێ بەرچاوڕوونی هەیە ئایا پشتگیریە لە خۆپیشاندانی مەدەنیە یاخود هەنگاوی داهاتووتان چی دەبێت دوای کشانەوە لە حکوومەت؟ وڵا بە تاکید خۆ ئەوە بەشێکەوە باسم کرد کشانەوە لە حکوومەت و دەبێت لە ئێستا بە دواوە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ ئەو لایەنەکانی تر و لەگە خەڵکی ڕۆشنبیرە تاوتوێی پرسێک بکەن و پرۆژەیەکی باش بکەن هەم بۆ بەردەمی خەڵک و ئەم حکوومەتاوە بۆ بەردەمی بەغدا هەموو ئەو پرسانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا بۆتە گرفت بە وازحی و بەڕوونی بەم دەسەڵاتە بگوترێ و دوای ئەوە لەگە حکوومەتی عێراقی قسە بکرێ چکەمە ناکرێ ینی لە بینی ئەو بەرژەوەندیانە ئێمە بێدەنگ بین و هیچ قسەمان نەبێ و پرۆژەشمان نەبێ بۆیە ئەو کاتە و فشارانەی کە دەست پێ دەکا دوای نووسینەوەی پرۆژە و دوای قسەکردن لەگە لایەنەکانی تر لەگە کەسایەتیەکان لەگە مامۆستایان و ڕۆشنبیران ینی پرۆژەی چوابێ کە بە فیعلی خزمەتی هەرێمی کوردستان و هەموو لایەک بکە ینی بێ جیاوازی و دوای ئەوە ئەمجا دەست بەوانە بکەین کە چۆنی جێبەجێ بکەین هەم لەگە حکوومەتی عێراقی و هەم لەگەڵ هاوپەیمانان و هەم لەگەر UN قسە بکرێ چکامە پرسی هەرێمی کوردستان پرسی لایەنێک و دوولایەن نییە پرسی پەیوەندی بە کۆی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانەوەیە بەڵام پێمان وایە کە ئێمە بتوانین هەنگاوی باش بنین و جەماوەریش بەڕاستی ئەم ئیستیحقاقانەی هەیتی داواکاریەکی جددین لەگە عێراقی بۆ ئەوەی کە داواکاریەکانی ئێمە لەو بینە نەسووتێ ینی داواکاری خەڵکی هەرێم ئیستیحقاقاتی خەڵکی هەرێم لە بینی سیراعی بینی هەرێم و حکوومەتی عێراقی من پێم وایە ئەگەر بەو شێوەی لێی گەڕین لەوەیە ساڵێک کەس چارەسەر نەکرێیانی گرفتەکانی لە بینی هەرێم چکە ئێستا توجۆ لە هەرێم ڕاگری حکوومەتی عێراقی گفتونە گۆناکە حکوومەتی عێراقی باسی کۆمەڵە پرسی گرنگ دەکات لێرە کە جێبەجێ بکە بۆیە ئێمە دەبێت ئەو هەنگاوانە بنێن بەڕاستی وەشتێکی باش بێ و شەفاف و ڕوونیش بێ بۆ خەڵک بەڵێ کاکسەڵاتیش بەڵێ بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارم دووە پرسیارم ئێستا داواکاری هەیە لەلایەن خۆپیشاندەرانەوە بەڵام ئێمە دەبینین لە ناوچەیەک بۆنە بە زەبری هێز وەڵامی خۆپیشاندەران دەدرێتەوە پێ دوایە چارەسەری ئەمنی بۆ وەڵامدانەوەی داواکاری خەڵک کوردستان بەرەو کوێ دەباگەر بە کورتی بێ زۆر سوپاس دەکەن. بەڵام بە تاکید شتێکی زۆر خراپە چکە ئێمە خەڵکی هەرێمی کوردستان هەموو بەو نەهامەتیانە هاتووە و تەقەی لێ بکرێ و بیکوژرێ و ئێمە چۆن دەبێت خەڵکی خۆمان بکوژین یانی هێزە ئەمنیەکان هیچ چارەسەرێکت نەبێ ئیلا گولە نەبێ هیچ قسەیەکت نەبێ ئیلا هێرشکردنە سەر خەڵک بەڕاستی ئەم خەڵکە ینی ئەوەتە لە قەلبی خۆی بێزارە بیکوژی هاتۆ سەرجادە بیکوژی چکە هیچ ئەوایەکی نەماوە و ئاسۆیەکی ڕوونیشی نەماوە و ئەم دەسەڵاتەش هیچی پێ ناڕێ تەنار دەڵێ نییە و موچە نییە و کارەبای نیە جا بۆیە ئەمن پێم وایە ئەمە وڵاتانیشی لەسەراتۆتە دەنگ بۆتە پرسێکی نێونەتەوەیی ینی لە هەرێمی کوردستان و ئەوانش بەیان نامەیان دەرکردووە UN و حکوومەتی عێراقیش بە جدیاتۆ سەریانی ئیعازی ئەمە بەڕاستی خەتەرە و نابێ ئەوە ببێ بەڵام دەبێت چارەسەر بکرێ بەڵام لێرە شۆکە حەشی من دەستخۆشی لە هەردوو تیمی وەزاری هەم زوتنەوەی گۆڕان هەم کۆمەڵی ئیسلامی بەڕاستی سەریان بەرز کردینەوە لەوەی کە هەنگاوی باشیان ناوە چۆن چوون دەرێکە الحەمدوللا زۆر پاک و ساڵ و ساخ خزمەتی خەڵکیان کردووە جێگەی دەستخۆشی دڵخۆشی هەموو لایەک. سپاس دەکەم کاک مەلەفرانگ زۆر بە کورتی تێبینێکتە بوزە و دوا پێم ئەوەیە یەک داوا لە هەڵسەداوانی گۆڕانەکەم بەڕاستی ببن بە قەڵغان بۆ پاراستنی دامودەزیەکانی حکوومەت بۆ حیزبەکان و دەست نەبرێ بۆ سوتاندنی شتێک ئەمە یەک دوو داوا لە هێزی پێشمەرگ پێشمەرگەیشی دێرین داوا لە هێزی پێشمەرگە و هێزی ئاسایشەکەم پیشەیی خۆیان بپارێزن و چونکە ئەم مۆزوع مۆزوعی خۆیانە دەست نەبن بۆ چەک بەرامبەر بە براکانی خۆیان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک مەلافەرمان محەممەد ئەندامی زیوات نیشتمانی گۆڕان هەروە سەلیم کۆی ئەندامی سەکرداتی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم.